بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ئاستی بەرهەمینەوتی هەرێمەکەین لە دوای هێرشە درۆنیەکان بێگومان لە ماوەی گفتوگوی نێوان هەولێر و بەغدا بۆ ڕێکەوتن لەسەر هەناردێنەوت بە تەحدیدی لە نێوان 13 تا 14 تا هەفتەی حەوت زیاتر لە 5 هێرشی درۆنی کرانە سەر کێڵگەنەوتیەکان تا ئێستا ڕوون نەکراوەتەوە ئایا ئەم هێرشانە بۆ ئەوە بوون زەخت بخرێتە سەر هەرێم کە بەڕێکەوتن ڕازی بێت یان بابەتێکی دیکە بوو بەڵام ئێستا دێینە سەر وردەکاری بابەتەکە ئێمە کێڵگەی خوڕمەڵەمان هەیە کە گەورەترین کێڵگەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی بەرهەمهێنانەوە بێگومان ئەم داتا و ژمارانەی کە لە بەژمارەی ئەم جارەدا باسییانەکەین هەمووی لە ڕێی ماڵپەڕی زە ناشناڵ کەنتێکستەوە بڵاو کراوەتەوە سەرچاوی سەرەکی ئێمە ئەوەیە بەرەمی ڕۆژانەی خوڕمەڵە 100,000 بەرمیلە لە ڕۆژێکدا کۆمپانیای کارگروپ کە کۆمپانیایەکی نێوخۆیەکاری تێدا دەکات زیانەکەی سنووردارە ینی هێرشە درۆنیەکە بەر شوێنی حساسی نەکەوتووە دەتوانرێ دەست بەجێ دەست بە بەرهەمهێنان بکاتەوە ینی بیگەێنێتەوە 100,000 بەرمیل لە ڕۆژێکدا ئێمە کێڵگەیەکی دیکەمان هەیە تاوکێ پیشخاپور لە پارێزگای دۆک بەرەمی ڕۆژانەی 84,000 بەرمیلە دووەم کێڵگەیە لە ڕووی بەرهەمهێنانەوە کۆمپانیای DNOی نەرویجی کاری تێهاکات زیانەکەی بەرهەمهێنان وەستاوە چونکە لێرە زیانی بەرکەوتووە بەڵام بە 2 هەفتە ئەتوانرێت قەرەبوو بکرێتەوە و بچێتەوە ئاستی پێش لێدانی درۆنەکە کە ڕۆژانە 84,000 بەرمیل بووە لە ڕۆژێکە کێڵگەی نەوتی شەخانمانەیە لە پارێزگای دۆک بەرەمی ڕۆژانەی 44,900 بەرمیلە کۆمپانیای گەڵف کیستۆن کاری تێدەکات زیانەکەی بە هۆکاری ئەمنی بەرهەمهێنان وەستاواتە ئەمە درۆنی بەرنەکەوتووە بەڵام ئەو ئەندازیار و کارمەندە بیانیانی کە لێرن تاوەکو زەمانیان پێ نەدرێ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ژیانیانەوە ناگەڕێنەوە بۆ ئێرە کێڵگەی نەوتی ئەتروشمانەیە دیسانەوە لە پارێزگای دۆک کە بەرەمی ڕۆژانەی 35,300 بەرمیلە کۆمپانیای شاماران و HKN کاری تێدا دەکەن زیانەکەی بە هۆکاری ئەمنی دیسانەوە ئەمیش بەو هۆکارەی کە داوای پاراستنی ئەندازیار و کارمەندە بیانەکانیان دەکەن کە حکوومەتی عێراق لە سەرزاری محەممەد شیع سوودانی بەڵێنی ئەوەی داوەکە پارێزراو بن کێڵگەی نەوتی سەرسەنگ لە پارێزگای دهۆک بێگومان بەرەمی ڕۆژانەی 30,000 بەرمیلە کۆمپانیای HKN ئیشی تێدا دەکات زیانەکەی کۆگای کێڵگەکە بردومان کراوە ئەمەیان ئەو خەزانانەی کە نەوتەکەی تێدا کە بەرەمەێنرێ و تێدا کۆکرێتەوە تا بارەکرێ لەوێ دراوە زیانی بەرکەوتووە ئەمەش کاتێکی ئەوێ بەڵام کاتەکە زۆر نییە بۆ ئەوەی کە دەستکاتەوە بە بەرەمهێنان کێڵگەی نەوتی ئاین سفنیمانەیە لە پارێزگای دۆک بەرەمی ڕۆژانەی ئەم کێڵگەیە لە ساڵی 2023ەوە دوای ئەوەی نەوت بە بۆری ڕاگیرا ئەم کێڵگەش بەرهەمی وەستاوە کۆمپانیای هەند ئۆیل لەم کێڵگای ئیشەکە کە لە ساڵی 2023ەوە بەرهەمی ڕۆژانی نەماوە باشە ئەو کێڵگانەی دیکەی هەرێم کە کێڵگەی نەوتین و بردومان نەکراون چۆن کێڵگەی نەوتی هەولێرە بەرەمی ڕۆژانەی 9,024 بەرمیلە سەرقەڵایە لە گەرمیان کە بەرەمی ڕۆژانەی 9,000 بەرمیلە هەروەها بەجیلە لە ئاکرێ بەرهەمی ڕۆژانەی 4,000 بەرمیلە ئەم کێڵگانش چیان لێ نەکراوە هێرشی درۆنیان نەکراوەتە سەر باش ئەی دەستپێکردنەوەی بەرهەمهێنان بۆ ئاستی 230,000 بەرمیل نەوت بە گرنتی ئەمنیەوە بێت یعنی ئەبێ حکوومەتی عێراق گرنتی ئەمنی بدات وەک باسیشم کرد سوودانی ئەم گرنتی داوە دەتوانرێت دەست بەجێ بگاتەوە بە 230 تا 32,000 بەرمیل لە ڕۆژێکدا دەتوانن ئەگەر گرنتی ئەمنیان بکرێت و ئەو دوو کێڵگەی کە زیانیشان بەرکەوتە لە ماوەی هەفتەیە بۆ 2 هەفتە دەتوان زیانەکان چاک بکەنەوە و ئەمانە تەرتیب بێتەوە ئەمی کە باسمان کردم بە ژمارانە یان ئەم زانیاریانە هەمووی وەگوتمان لە ماڵپەڕی زەناشناڵ کەنتێکستەوە وەرمانگرتووە و بڵاو کراونەتەوە و فەرمین ئەمی باسمان کرد ئاستی بەرهەمی نەوتە لە دوای هێرشە درۆنیەکان بۆ سەر کێڵگەکانی هەرێمی کورد